پاش ڕێفراندۆمەکەی هەرێمی کوردستان تەنگەژە سیاسی و سەربازیەکان گەورەتر دەبن و کەرکووک و زیاد لە سەدا 40 ناوچە جێناکۆکەکان دەکەوێتە ژێر کۆنتڕۆڵی هێزەکانی حکوومەتی عێراق و حەشدی شعبیەوە. ئایا ئەم لەدەستدانە وەک هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن تەنها کارەساتێکی سیاسیە؟ ئەوەی لە ساڵی 2017 و لەم نسکۆ و شکستە بەسەر میلەتی کورد هاتووە، جۆرێکە لە نسکۆ و شکست بەڕاستی لە 100 ساڵی ڕابردووی گەلی کورد بە شکستی هاوشێوە تێنەپەڕیوە. لەبەرەوەی ئەم قۆناغەی کە ئێستا کورد تیایدا بووە لە ڕووی دەستکەوت، لە ڕووی ئەزمموی حکومڕانیەکی خۆبەڕێوەبردن، لە ڕووی بەرجەستەکردنی مافەکانی گەلی کورد لە دەستوری وڵاتێک کە عێراقا، لە ڕاستیدا ئەم ئەزمونانە هیچی هاوشێوە نەبوون و ئەزمونێک بووە لە ناو دامەزراوەیەکی حکومڕانی جیاواسەرەوەی کە بە تەنیا قۆناغێکی چەکداری بوو بێت. بۆیە ئەم شکستەی کە ڕوویداوە زۆر گەورەترە. کەرکووک و تێکڕای ناوچە جێناکۆکەکان تایبەتمەندێکی جیاوازی هەمەڕەنگی کولتوری و نەتەوەیی جیاوازیان هەیە. ئایا لە دوای ئەم گۆڕانکاریە گەورەیە پێکەوە ژیان دەکەوێتە کوێی هاوکێشەکەوە؟ لەبەر تووڕێیان لە تورکمان، لەبەرەوەی تورکمان پشتیان بەست بوو بە جەنەرال تەبەخچەلی، پشتیان بەست بوو بە ئەو هێزە عسکەریەی کە حکوومەتی عێراقی هەیەی و کوردیانە چەوسانەوە. لەو ڕۆژەدا پێکدادان دروزێ بێت، لەو ڕۆژەیە پێکدادان دروزێ بێت، پێکدادای نێوان کورد و تورکمان دروزێ بێ و ئەمە شەڕە بەناوبانگەکەی کورد و تورکمانە کە هەر یەکەی لە کورد بە شێوەیەک ئەیگەڕێتەوە. هۆکارەکانی پشت ئەم ڕووداوە گەورەیە زۆرن، بەڵام گەڕانەوە بۆ جونگە هەرە بنەڕەتەکانی کۆمەڵێک خاڵی گرنگن کە کەڵەکەبوونی سەرجەم ئەو ڕەخنانن کە چەندین ساڵ بەر لە ڕیفراندۆمەکە لەلایەن ڕۆشنبیران و ڕەخنەگرانەوە خراونەتە ڕوو. یەکەم کورد نەیتوانیوە سوود لە تەواوی ئەو دەرفەتە نێودەوڵەتیانە ببینێت کە وەک دەرفەت وەک بەدیل خراوەتە ژێردەستی. خاڵی دووەم نەتوانراوە گوێ لەو دەنگە جیاوازە ناوخۆیانە ببینرێت کە لە ئاستی ناوخۆ مەترسی و هۆشداریەکانیان بە درێژایی کاتی ڕابردوو شی کردوتەوە. ئایا مێژوو خۆی دووبارە دەکاتەوە؟ جیاوازی نێوان 1959 و 2007 هەمان ئەوەیە کە مامەڵەی گوتاری سیاسی لە عێراقا بەگشتی و لە هەموو لایەکەوە ئەوەیە کە تێناگا لە سروشتی کەرکووک، لە سروشتی پێکهاتەکان و نەشی توانیەوە متمانە دروستکات. یعنی چی هێزە کوردیەکان نەیانتوانیوە، چی هێزە تورکمانەکان. بەڵام هێزەکانی عێراق لە کەرکووک پەیتا دڵنیایی دەدەن بە هاوڵاتیان کە بارودۆخەکە ئاساییە و شەڕ و ئاژاوا لە ناو شار و ئاوەدانەکاندا نییە. بەڵام هێشتا ئەو دڵنیایانە کەمترە لە ئاسی خودی قەیرانەکە. لەم ئەزمونە ئەوەی باسی نەکرابێ بە هەندوەرنگیرابێ پرسی دیموکراسیە، پرسی یەکخستنی هێزەکانی پێشمەرگەیە، بەدامەزراوی کردنی کەرتی ئابووریە، وەروەها تەواوی لایەنەکانی تر. ئێمە ئەکرێ بڵێن کورد بە سەدان پارچەوە دەستی بۆ دۆزێک بردووە کە بەڕاستی هەر ئەم پارچەبوونەیەکی ئێمە هۆشداریمان لەبارەوە ئەدا لە یەکەم هەنگاودا بۆ هۆکاری ئەوەی نیوەی خاکی کوردستان لەدەست بدات. ئایا ڕووداوەکانی ئەم دوایە پرسی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی یەکلایی کردەوە لە نێوان دەستوری عێراق و پێداگری هەرێمی کوردستاندا؟ ئایا تێکڕای ئەو ناوچانە کەوتنەوە ژێر دەسەڵاتی تەواوەتی حکوومەتی عێراقەوە؟ کەرکووک، ئەمە ڕێی منە، شارێکی کوردستانیە، شارێکی کوردیە، نقاشی لەسەر نییە، گرفتی لەسەر نییە. تورکمان و عەرەب لەوێ پێکاتەیەکیم دەژین. ئێمە وەکو پێکاتەیەکی زۆرینەی کورد دەبێ هەمیشە ڕێز لە کەمینەکان بگرین. دیموکراتیت ئەوە نییە زۆرینە زاڵ بێ بەسەر کەمینە، بەڵکو دیموکراتیت پاراستنی مافەکانی ئەوان. لە کاتێکدا سەرجەم هێزەکانی عێراق و پێشمەرگە بە یارمەتی ئەمریکا و هاوپەیمانان شەڕی داعشیان دەکرد و شکستیان پێهێنان. بەڵام ئایا ئەم قەیرانە چارەنووسی هێزەکانی دژی داعش ناخاتە بەردەم لێکترازانێکی گەورەوە؟